ئەو هۆشداریەمان ناکە ئێمە پێشبینی ئەوواکەین کە کۆرۆنا بڵاوبێتەوە لەبەر بە دوو هۆکار یەکەم ئەوەیە کە بەهۆی ئەو بێسیقەی و بێمەتوانەی کە لە بینی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دروست بووە لەگەڵ حکومەتە بەهۆی ئەوەی کە هەموو چە دواکەوێ هەم بەڕاستیش ماوەی 45 ڕۆژ کەرەنتینە بۆ خەڵک کارە و کەسابەتی بەجێهێشتووە لەو مودە ئەو بێسیقەیە کە دروست بوو ئەو بێمەتوانەی کە دروست بوو وای لە خەڵک کرد کە خۆپارێزی تاک تۆزە ئیهمال بکرێت و ئێمە ژۆک و کەرتی تەندروستی نەمانتوانێت و پێشنیاری ئەو بکەین کە کەرەنتینە بکرێت یا خوشتێکی یا قەدەغی هاتچۆ بکرێت لەبەرەوەی ئێمە بێت لەگەڵ واقعی کوردستانە تەعامل بکەین واقعی ئێستا هەرێمی کوردستان ئەوەیە کە خەڵک لە بار و گوزرانێکی ئابووری زۆر خراپە ئێمە و کەرتی تەندروستی پێمان باش بوو خۆپارێزی تاک بەکاربێنین لەوەی کە زیاتر لەوەی کە داوا بکەین کە کەرەنتینەی گشتی و لۆکداونی شارەکان ئەنجام بدرێت ئێمە هاتوچۆی بازرگانیمان لەگەڵ ئێران و تورکیا و عێراق ڕانەگرتووە شۆفێری لۆری و سیارەکانە هاتن لەبەرەوە پێشبینی ئەم بارودۆخەمان کردبوو لە ماوەی ڕابردووە ئێمە چەند جارێک هۆشداریمان ناوە لەوەی کە لەوانەیە حاڵەتە بڵاو بێتەوە بەداخەوە پێشبینەکانمان بە 100% خۆی دەرچوو لەم زۆنەوە لە شاری سلێمانی لە چواردەوری 200 بۆ 250 قەرێوەڵە ئەتوانین لە ماوەی 24 ساعتە نەخۆش وەرگرین بەڵام کێشەکە لەوایە کە ئێمە ئامێری هەناسەدانی دەستکرد نزیکی 50 ئامێری هەناسەدانی دەستکردمان لەم سنوورە هەیە و لەو 101 نەخۆشەی دوێنێ 99 نەخۆشیان نیشانەیان پێوە بوو ئەم جارە ئەو کەسانی کە ئیگرن زۆربەی نیشانیان هەیە جارەکەی تر بێ نیشانە بوون و ئەم جارە مەسەن ئەگەر سێریکەین لە ئێستا 30 دانە لە نەخۆشەکان لەو ژمارەی کە لە نەخۆشخانەکان تقریبا 224 نەخۆشمان نزیکی لە نەخۆشخانەکانە داخل کردووە ئەو نەخۆشانە ئەگەر سێریکەی 30 دانە لەو نەخۆشانە نیشانەکانیان قورسە نەک نیشانیان هەیە نیشانەکانیان قورسە دوان لە نەخۆشەکان پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکردە